قانون نابێ بەس وەکوی کە خۆتان ڕێ بکەنەوە شتێکی ترە یعنی نمونەیەکتان پێ بڵێم کە ئەسفاڵت بە خۆلای خۆمان ڕوویدا ولدي كده كذا شغل بعد ئەمە بۆ یەکەم جارە لە کوردستانی خۆشەویست کۆرسێکی ئاقاری بکرێتەوە بەبێ بەرامبەر بەڕەسان نەزانم بزنسی ئاقاری بزنسێکی تایبەتە بەردەوام بە پارە ئەکرێتەوە پلانی سەرەکی و ئامانجی سەرەکیشمان ئەوە بوو کە کۆمەڵە گەنجی خۆشەویست یانوێ لەم بوارەیە کارکەن ڕێنموێنی و ڕینشاندەریان بین و لە هەمان کاتاوانش لەم سێکتەرەیە کارەکەن بتوانین تەقوی بوارەکەی خۆیان بکەن و کۆمەڵی خەڵکمان هەیە کە یانوێ بەرهەمهێنم ئیستیسمارکن لە بواری عقاراتە دەستیان بگرین و لێرەشە یەکەم کتێبی عقاری کە دامەزانی عقاراتە پێشکەش بە ئامادەبوان کرا و الحەمدولیلا ڕێژەیەکی بەرچاو بەشداریتیا کرد کە نزیکی 115 کەس بەشداریتیا کرد کە ئەمە یەکەم کۆرسی عقاریە لە کوردستانە بەو ڕۆژە زۆرە بەشداریتیا بکات گرنگی خولێ لەم کاتەیە کە بەڕاستی وەزعی کوردستان ڕادەیە کە خەڵکان ناتوانن بە پارە بەشداری خولەکان بکەن وی حەزمان کرد هاوکاریکی گەنجە خۆشەویستەکان و عقاراتەکان بکەین و سێکتەری عقارات بەڕاستی بابەت و تایبەتمەندی زۆری هەیە لە کوردستان و شاری سلێمانی خۆشەویست پێویستی بە خزمەتێکی وەها جۆر بوو هەستمان بە پرسیارەتی کرد بۆ ئەم کارمان کرد جاری وهەیە ئەم بەکارهێنی وە چۆنێکی وارە ئاخر شتیشم یعنی هەندێک جار ئێمە استیسمار هینی شوکایش ئێمە زەنگ چی یعنی ئیش و کاری عقارات پەیوەستە بە کۆمەڵێک کەس چینێکی گەورە ئەگەر حسابکی لە گەڕەکانی سلێمانیە گەڕەکێک سێرگی 50 عقاراتی تایە 100 دانی تایە بەتایبەتی لایەنی ئەماری لە شاری سلێمانیا بەرەو فراوانبوون ئەڕوا ئەم کارە پێویستی بە تەنزیم و ڕێخستنەیەکەیە وارە بۆ چاوەڕوونکردنەوەیەکەیە خۆی قانون ئەسڵ بۆچی دانراوە بۆ تەنزیمی کارەکان لە بینی خەڵکیە ئەم دەوراتانە گەیاندنی ئەو ئیشەیە بە خەڵکی ئێمە ئەگەر کەمێکیش ئەمیشە بە خەڵک بگەێنین بە تایبەتی کۆمەڵی نوخبەمان کاڵ بژاردۆ شتانیان بۆ باسەکەین بۆی کە نەخۆیان و نەخەڵکیش نەکەونە ناو کۆمەڵێک ناڕەحەتی و ناخۆشیەوە ئەنی جەناب دەزانی ئێساکە ئێمە کە باسی دایری تاپۆوەکەن یعنی خوانە خواست دایری تاپۆ بسووتی هەرچی مڵکی خەڵکی ئەفەوتێت وانە یعنی مڵک گرنگە ئینسان لە ژیانیا کاری دڵی بەچی خۆشە بە مڵکێکی خۆی خۆشە مڵکەکان چۆن لە دەستی دەرنەچێ و چۆن بتوانانی ئیسیسماریکە و چۆن بتوان ئیسفادەی لێکە دوای مردنی خۆشینەوەکانی ئیسفادەی لێکن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر میراتێکە بۆ میراتگیرەکان بەجێبێن تۆ تووشی خێرەبی خۆی ئەو دوو ڕەهەندی هەیە دانەیەکیان کەسی وا هەیە توش بۆ بەدەست ئەو کەسانی کە مەعامەلەیان بۆ کردووە تووشی مشکلەیان کردووە لەگەڵیان ڕاستیان نەکردووە ڕاندێکی تریشیان وانە یعنی ئەو کەسانی کە ئیشانە ئەگەن شارەزاترن لەم ئەم تووشی ماندووبوونێکی زۆرە بێت تووشی عەزیەتێکی زۆرە بێت بەڵکو کەسێکی یاسایی یا کەسێک کە شارەزای ئەو بوارەیە ئیشەکانی بە زووتر تەواوکە و لەوانەیە مەسروفاتی پارەشی زیاتر بۆ بگەڕێنێتەوە بەڵام کە تۆ خۆ دەچیتە ناو ئیشەوە هەم عەزیەت و ماندووبوون و پارەش زیاتر سەرفەکەی مەبەست لەم کارەیە دروستبوونی ئەم سیقەیە ئەم دەوراتانەش بۆ سیقەیەکە دروست بێت کەسەکان کە هات و هاوکاری ئەو خەڵکەیان کرد لە جۆری مەعامەلەکانە قەت تۆ ئامادەنی مڵکێکی خۆت خۆبچی بەدوایە بڕیت بۆچی ئێساکە بە تایبەتی مڵکێکە توێ بیفرۆشیت 5-6 دایرەی ئەوێت بۆ نو دایری ئاو دایری کارەبا دایری شارەوانی دایری زڕەبی عقار تاپۆشیەوێت 5 دایرەی ئەوێت لەم ئیشانی ئەماگە هەر وەکو عەمەلێکی عادی بیکەیت تۆ هەر جارێ و جاری وا دایری وایە هەر ناوەکی نازانیت هەر نازانی لەکوێیە بۆی ئەگەڕ ئیشەکانە دواکەیە بەڵام کەسێکی شارەزا کە پارێزەرێک بێ یا کەسێکی تر بێت بە ماوەیەکی کەمیشەکانت بۆ کەمەکاتەوە و پارێکیشت بۆ ئەگەڕێنەوە ئەو پارێشکایدەی بە و یعنی هەم خۆت قانجازی ئەوش دەستێکی کارەخێچێت ئەم جۆرە دەورانە بۆیە ئەکرێتەوە هەر کەسێک بێت بە نەشارەزایی ئەم کاری کردو تووشی مشکلی گەورە بووە هەم زەرری داوە لەو کەسی خاوەنی مڵکەکە هەم زەرریشی لە خۆی گەیاندووە هاتوو مڵکێکی بۆ کەسێک کڕێوە نێزانی ئەمە قاسریتیایە قاسر پارەکەی بچێت لە دایری قاسرین دابنرێت ئەویش هاتووە لەگا کە من بۆ تەحویلەکەم کارەکە بۆی مشکلەیەکی کۆمەڵایەتیش لە بینیاناکە دروست بووە بەڵام کەسەکە شارەزا بوو ئەتوانێت کار ئاسانی زیاتری بۆ بکە و کارەکانی بۆ ڕوونکاتەوە بڵێ ئەم جۆرە دەورانە ئەو مەشاکیلانەمان بۆ ئاسان پێش شتی داوای چێکە دایبێنی تۆماریەکە کە دایبێنی تۆماری بتۆ ئەمدا بێت مەسابەتی